کارکردن لەسەر جینۆساید پێویستی بە پلانی تایبەتی هەیە و پێویستی بە کۆنفرانس و هەروەها پلان و دیداری تایبەتی هەیە لەلایەن کەسانی شارەزا هەم لە بواری با بڵێن جینۆساید و هەم لە بواریش یاخود شارەزا لە بواری سینەما و لە بواری هۆنەریشدا. لە ئێستادا دیداری سینەما و جینۆساید لە شاری سلێمانی ڕۆژی سێشەممە بەڕێوە دەچێت کە تیایدا چەندین بابەتی گرنگ دەوروژێنرێ و دەبێتە جێی باسوخواسی هونەرمەندان و سینەماکاران و شارەزایان. قسەباسی زیاتر دەربارەی دیدارەکە کەم لەگەڵ زۆر بەڕێز کەریمۆ غەفور کە بەڕێزیان هونەرمەندن. کە کەریمۆ بەخێربێی سەرچاومان دیداری سینەما و جینۆساید لەکوێ سەرچاوی گرتو بیرۆکەکەن. زۆر سپاس بۆی کە کورسات گرنگیەدا بە بەم جۆرە چالاکی کللتوریانە. لە ڕاستیدا ئێمە کتێبێکمان چاپ کرد بە ناوی سینەما و جینۆساید وەکو نەریتێک ئێستا وا باوە کە کتێب چاپ بکرێت ئاهەنگی ناسینی کتێبەکە و مەراسیمی بۆ دەکرێت. ئێمە ینی پێمان وابوو کە ئەم واژۆکردنە شێوەیەکی نەریتی باوەرنەگرێ بەڵکو بتوانین لە پەنا ئەوە کە هەم کتێبەکە پەیوەندی بە سینەما و جینۆساید هەیە دیدارێک سازکەین کە چەند بەڕێزێک و چەند پسپۆرێک کە هەم لە بواری سینەما هەم لە بواری جینۆساید ئیشیان کردێ لە ڕابردوودا قسە لەسەر چەمچی سینەما و جینۆساید بکەن و هەروەها لەم نێوانەشدا کتێبەکە بناسێنین بە ئامادەبووە. مەبەستە سەرەکیەکە واژۆکردنی یاخود مەراسیمی ناساندنی کتێبە. لە ڕاستیدا واژۆکردن هەم شتێکی یعنی زۆر نۆرماڵە چێ بەڕێوە بەڵام ئەوەی کە ئێمە ئامانجمانە ئەوەیە کە لە پەنا ناساندنی ئەم کتێبە چەند قسەیەک و ینی شتێک بڵێن لەسەر ئەم دوو چەمکە گرنگە هەم سینەما هەم جینۆساید. کەواتە ئەتانوێت چی بڵێن لەسەر جینۆساید و لەسەر سینەما و پەیوەندی ئەم دوانە بێت؟ باڵێ لە ڕاستیدا سێ بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا کە ناسراوە هەم دکتۆراکەی لەسەر سینەما و جینۆسایدە هەم ساڵانێکی زۆرە لە بواری سینەما و جینۆساید کار دەکات هەروەها کاک هۆمەر محەممەد کە هەر خۆشی ینی نووسەری بواری جینۆساید و ئەمفالە و ئێستا خوێندکاری ماستەریشە پێم وایە پلانی هەیە کە ماستەرنامەکەشی پەیوەندی بە سینەما جینۆساید بێ کاک حەمەی مەلا ئەویش کە هەم نووسەر و وەرجێڕەکە و لە بواردا ئیشی کردو لە بواری سینەمادا کتێبی وەرجێڕاوە هەر سێ بەڕێز بە سێ تەوەرە بەشداریەکەن کە پەیوەست دەبێتەوە بەو چەمکی سینەما و جینۆسایدە کە پێم وایە شتێکی باشە بێ. باشە تەوەر و بابەتەکانی ئەوان هیچ پەیوەندیەکیان بە کتێبەکەی تۆ هەیە واتە ئەو بەڕێزانە لەسەر کتێبەکەی تۆ لەسەر با بڵێن ڕۆشنایی کتێبەکەی تۆ بابەتەکانیان نووسیوە یان بۆ خۆیان وەکو وەرگێڕ وەکو نووسەر وەکو سینەماکار بەرهەمی تایبەتیان هەیە؟ بەڵێ خۆی تەوەرەی ئەم کتێبە لەسەر دوو چەمەنگەست بە سورەتەوە سینەما و جینۆساید و وەک ئەم کتێبەی لەسەر هینراوە ئەمەوێ پێ بڵم کە ئەم کتێبە ماسەرنامەکەمە بە شێوازی کتێب جاریشکە داماڕشتۆتەوە چاپ کراوە وە لێرەوە زۆر سوپاس بۆ کوردستان دیالۆ کە کتێبەکەیان بۆ چاپکردم چۆ کتێب چاپکردنیش دەردی خۆی هەیە بەداخەوە هەم بەڕێزانش کە قسە لەسەر ئەم چەمکە دەکەن هەم کتێبەکەش لە دەوری ئەم دوو چەمکە ئاخورێتەوە کەواتە دوو چەمک سینەما و جینۆساید هەم کتێبەکە هەم با بڵێن پانێڵەکانی ئەو بەڕێزانش لە دەوری ئەو دوو چەمکە ئەخولێتەوە بەڵام خۆیان ئازادن مەچەن لەکوێوە داخلی ئەم دوو چەمکە ئەبن. چی وای لێ کردیت کە کتێبێک یاخود بەرهەمێک لەسەر سینەما و جینۆساید بنووسی و بڵاوی بکەیتەوە؟ من بەر لەوەی کە بم بە خوێندکاری ماستەر و ماستەر بخوێنم لە ڕاستیدا مەسەلەی جینۆساید پێ بە پێ ینی لەگەڵمانە هەڵەکشێ و بەشێکە لە مێژووی خوێناوی کۆن و تازای ئێمە وە جینۆساید ینی بۆتە بەداخەوە ینی بۆتە کاڵایەک بەو مێژووی ئێمەدا هەم لە ڕابردوو و هەم لە ئێستاشدا و هەم بەردەوامی ئەوە هەیە ینی کورد
ملەتی کوردۆک و ملەتێک قەت لە دەرەوەی جینۆساید نییە وەڕوو بەڕووی جینۆساید نییە بەڵکو لەناو جینۆسایدا ئاشی قەدەری ئەم میلەتە شوێنی جوگرافیای ئەم میلەتە وای کردووە کە میلەتە هەمیشە لە بەردەم جینۆسایدکردندا بێت وە خودی جینۆسایدکردن کە لوتکەی دڵڕەقی ئینسانە بەرامبەر یەک لوتکەی ستەم و ستەمکاریە وە سینەماش کە هونەرێکی گەورەیە من پێم وایە ئەتوانێ یان لە ڕێگای سینەماوە ئێمە ئەتوانین ئەم ستەمە ئەم غەدرە مێژوویە گەورەی کە لە کورد دەکرێت سینەما ئەو قودرەت و ئەو هێزەی هەیە کە بتوانێت ئەمە بگوازێتەوە نیشان بدات. باشە سینەمای کوردی تا ئێستا توانیوێتی بەشێک لەو ئازار و مەینەتی و ئەو جینۆسایدانە پیشان بدات و کاری لەسەر بکات؟ لە ڕاستیدا خۆی ئەمە یەکێک لەو پرسیارانەیە کە ئەم توێژینەوە بە دوای داگەڕاوە. ئێمە ژمارەیەکمان فیلمی کوردیمان هەیە ینی هەموو لێرە بە داتا و بە لیست ناو ئەم کتێبە ئیش لە سەکراوە بە دۆداچوونی کراوە. لە ڕاستیدا وەڵامی ئەم پرسیارە ڕێک وەڵامێکی ینی دیاری کراوە نەخێر سینەمای ئێمە بەو پێگە لە ژۆکەی کە هەیەی بەو سنوورداریە کە هەیەی بەو ینی کار و پرۆژانی کە لە بواری سینەما ئەنجامەدرێن بە کۆی ئەم ئەوەی کە سینەمای ئێمە بە کۆی گشتی نەخێر لە ئاستی ئەم مەینەتیانە ئەم تاوانکاریە نییە و لە بیریشمان نەچێ ینی پرۆسەی ئیشکردن لەسەر جینۆساید کارکردن لەسەر جینۆساید ئەوە نییە تۆ بە شەوێک و 2 ڕۆژ و 10 ساڵ و ئەوە نەزێنی پرۆژەیەکی بەردەوامیە وە چەند سینەما بەهێز بێت چەند سینەما گەشە بکات وە چەند سینەما پایەکانی خۆی دابڕێژێت لە ڕووی کولتوریەوە لە ڕووی هونەریەوە ئەوەندە کورد ئەتوانێت ئاریشەکان و پرسی جینۆساید لە ناو فلمدا بەرجەستە بکات و بیباتە پێشە و پیشانی دنیا و ناوخۆشی بدات. ئێمە ئەگەر هەمیشە وتومە ئەگەر بمانەوێ ینی کاتێککە بیر دەکەینەوە لەسەر تراژیدیا و مەینەتیەکانی گەلی کوردیش بکەین ئەبێ سینەماکەمان بەهێزکەین چکە سینەما فاکتەرێکی بەهێزە ینی شتی بەرجەستەشێ ینی بڵێن نمونەی گرنگی شێ لە جینۆسایدەکانی دنیا کە هەمووشە باسی هۆلۆکۆست دەکەین یعنی هۆلۆکۆستیش تا ساڵانێکی زۆر اینجا سینەما هات جێ بەرجەستەی کردو بە دنیای نیشاندا و من پێم وایە ئێستا بەرجەستەکەری بەرجەستەکەترین جۆری فاکتەر و ئامراز سینەمایە بۆ نیشاندانی هۆلۆکۆست. من هەموو جارێ ئێڵێم من خۆم سینەما هۆلۆکۆستم لە ڕێگای سینەماوە ناسیوە. زۆر باشە لە ناو کتێبەکەی تۆیە هەموو ئەو خاڵە نێگەتیڤانەی تایە کە تا ئێستا بۆچی سینەماکارانی کورد نەیانتوانیوە کار لەسەر ئەم پرسە بکەن؟ بەڵێ بەشێکی زۆری تێدایە بەشێکی ئەوەی کە هەر لە سەرتاوە ئاماژە بەوە دراوە یعنی لە ڕاستیدا ئێمە نابێ خۆمان خۆش خاڵکەین خۆش بڵێن ئێمە گەیشتونێتە بەرکەماڵ و نەخێر ئێمە بەڵام فلم هەیە ینی بۆ نمونە لیستێکی 30 فیلمی وە بەرەو سەری هەیە فیلمی درێژ تەنها لە باشوور کە لەسەر جینۆسایدەکانی کوردستانیشیان کردووە کە پێشەوەی من دەست بەم توێژینەوە ریسێرچکەم لەسەر ئەوە پێم وابوو چەند فیلمێکی کوردی لەسەرەوە ئیشیان کردووە بەڵام ینی بەردەوام فیلم هەیە ینی وەکو ئەڵێم زیاتر لە 30 فیلمی درێژ تەنانەت هەر دوای چاپکردنی ئەم توێژینەوەی چەند فیلمێکی درێژی تریش لەسەر جینۆسایدی یەزیدیەکان دروست کراون و کە ئێستاوە خەریکم ئەیان بین یعنی ئەمانە پێویستیان بە تاوتێکردن و شەنوکەوتکردن هەیە بۆی بزانین سینەماکەمان بە چه ئاراستەیەک ڕێیەکە چکە هەر ئەوە نییە ئێمە لەسەر جینۆسایدیشکەین بەڵکو چۆن لەسەر جینۆسایدیشکەین چۆن چیرۆکەکان بگێڕینەوە چۆن چیرۆکەکان بگێڕینەوە پێویستی بەوەیە کە لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزا پانێڵی تایبەت و با بڵێن زوو دیداری لەم جۆرە ساز بکرێت یاخود ئەمە ئەرکی سینەماکارانە کە بە دوای چیرۆکەکانە بڕۆن و سیناڕۆی بۆ بنووسن و دواتر بیکەنە کارێکی هونەری و فیلمێکی سینەمایی. لەبەرەوەی جینۆساید بە ئەنفالیش کە بەشێکە لە جینۆساید پرسێکی گشتین پرسی کۆمەلگا و میلەت و نەتەوەیەکە
ئەبێ بە بڕای من ئیشکردن لەسەر ئەمانە ئەبێ هەمومان بەشدار بین یعنی وەختێک ئەرکی سینەماکاران یاخود نووسەران و ڕووناکبیران و ئەوانە بەڵێ وەختێک کە فیلمسازێک ئەوێ فیلمێ دروستکە ئەبێ پاڵپشت بەو کەسانێک کە توێژینەوە لەباری جینۆساید ئەنجامەدەن ئەبێ پاڵپشت ئەوانە هەم سەپۆرتی یەکتر بکەن بۆ ئەوەی کە ئەم کەیسە ئەم پرسە گرنگە بە شێوەیەک ئاراستە بکرێ بە شێوەیەک ئیشی لەسەر بکرێ کە خزمەتێکی گەورە هەم بە پرسی ئەمفال و نەتەوەی کرد و هەم مرۆڤایەتیش بکات چکە لە بیرمان نەچێ پرسی ستەم و ستەمکاری لە ئەساسەوە پرسێکی ئینسانی گەورەیە یعنی تۆ وەختێک کە فیلمێک لەسەر جینۆسایدی ئەرمەنیەکان ئەبینی وەکو کوردێک تۆ هاوسۆزی ئەم فیلمایبی بۆ لەبەرەوەی قسە لەسەر ڕاستە لەسەر ئەو جینۆساید دەکات بەڵام قسە لەسەر مرۆڤ بوونەکات وە سینەماش کە بەشێشی گەورەی تەرخان کرداوە بۆ ئەوەی پانتایی و ڕوبەرەکانی مرۆڤ بوون فراوان بێت. زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم کە ئەم ئێوارەیە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمان بووی دووبارە بەخێر سپاس بۆ کورسات سپاس بۆ ئێوە.